سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش لە پۆدکاستێکی تایبەتە لەگەڵتانین لەگەڵ ژمارەیەک کاندیدی کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەسەریان دەکەینەوە، ژیان نامەیان دەپرسین، کار و چالاکیەکانیان دەپرسین، بەرنامەیان دەپرسین، بزانین بەرنامەیان چییە. طبعاً لە یەکەم بەرنامەدا لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید خۆتانەی ناسن کە لە ماوەی خولەکانی پێشووی لە پەرلەمان و ئێستاش کاندیدی کۆمەڵی دادگەریە ژمارە 2 مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە. طبعاً ئەمڕۆ باسێکی لەگەڵ ئاکەین، باسی ژیان نامەی خۆی، باسی کار و چالاکیەکانی خۆی. ئەنجا طبعاً لەگەڵ کۆمەڵێک پرسیاری تر کە لەگەڵمان بن، پرسیاری زۆر تایبەتی تێدا دەبێت لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید. مامۆستا زۆر بەخێر بیت. سوپاس هەرکت کێشە. ڕامیاریان زۆر سپاس دەکەم. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ قوربان. سەرەتا بالەوە دەست پێ بکەین مامۆستا، جەنابەت لەکوێ لە دایک بوویت و لەکوێ گەورە بوویت؟ اینجا دوایی پرسیاری خوێندنەکەش لێ یەکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاگرامیار، سوپاس بۆ کەناڵی پەیام. لە ڕاستیە من لە ئەوە هەموو وابزانم نیوەی کوردێکی حەوت لە دایک بووە، اینجا نازانم تا چەند وایە. جەنابش یەکی حەوتی؟ یەکی حەوتی لە دەفتەر نفوسەکەمان نووسراوە یەکی حەوتی 64، بەڵام لە ئەساسا من ساڵی 1966 لە دایک بووم. بە حکمی ئەوەی زوو بچمە مەکتەبەوە، برای گەورەم مامۆستا تۆفیق کە بردمی بۆ ئەوەی دەفتەر نفوسم بۆ دەرکات، ئاگام لێ بوو، یعنی بەبیرم دێ کە بە کاتبەکەی ودوتی گەورە ماڵ دەکەی تۆمارکە چکامانەوە بیخەینە مەکتەب. دیار بوو 2 ساڵ پێش تەمەنی مەکتەبم گەورەیان کردبووم لە 64 و لە 66 کردبوومیانە 64 بۆ ئەوەی بچمە مەکتەب. کەواتە لە دایکبووی ساڵی 1966م لە شاری هەڵەبجە لە گەڕێکی کانیاشقان لە تەنیشت مزگەوتی مامۆستا مەلا ساڵحی گەورە لە دایک بووم. خوێندنی سەرەتاییم هەل لە هەڵەبجە تەواو کردووە، خوێندنی ئامادەیشم هەل لەوێ تەواو کردووە. دوایی پۆلی 6م تەواو کرد، نمرەی 82 هێنا لە هەڵەبجە. بەڵێ هەل لە هەڵەبجە. بەڵام لە پۆلی 3 ناوەندی بە حکمی ئەوەی ئەو کاتە قەسفی مەدەنی هەبوو، شەڕی ئێران عێراق بوو لە بیدایەتی هەشتاکان، بۆیە پۆلی 3 امتحاناتی بەکلۆری هەبوو. امتحانی بەکلۆری بردینیان بۆ سلێمانی لەوێ امتحانمانە. طبعاً زۆر ناڕەحەت بوو لەوەی کەوا بۆ امتحان بچیتە شوێنێک کە نە بتوانی خواردن ئامادەکەی، نە ساییکردن، زۆر قورس بوو بە نسە دێمەوە. پۆلی 6م تەواو کرد، دوای وەرگیرام لە زانکۆی مووسڵ، ساڵی 91 زانکۆی مووسڵم تەواو کرد. لە 92 تعین بووم بە مامۆستای خۆبەخش لە هەڵەبجە، چکە ئینتیفازەکە بوو جوانەیەک وانەی بیرکاری. طبعاً من ساڵی 91 لە زانکۆ قاچاق بووم دووبارە، چکە لە ساڵی 85-86 قۆناغی یەکەمی زانکۆم فەسڵ کرام بە حکمیەوەی نەچوو بووم بۆ بەشداریکردن لە جێیشە شعبی. بە قەراری مەجلیسی قیادەی سەورە، قەراری 933 لە زانکۆ دەرکرام. ئێمە 600 تا لە بەبووین کە لە زانکۆی مووسڵ و زانکۆکانی تر، بەڵام هەر ئەوانەی کە لە زانکۆی مووسڵ تەبەن ئەو کاتە پرسیارمان کرد کە ئایا ئێمە داوای ئەوەمان لێکن لە ڕیزەکانی جێیشی شعبی و ئەوانە بەشدار بین، چۆنە فتوایان بۆ داین کە ئەوە بەشداریکردن حرامە، بۆیە پابند بووین بە ئەو بابەتەوە. لە ساڵی 85-86 فەسڵ کرام لە زانکۆ بۆ ماوەی 2 ساڵ. دوای کیمیابارانی بەسەرا هات، چوومە ئێران، دیسان گەڕاین و عەفوات دەرکرا. لە ساڵی 89 گەڕامەوە بۆ زانکۆ، لە ساڵی 91 زانکۆم تەواو کرد. لە ساڵی 92 بە خۆبەخش بووم بە مامۆستای بیرکاری. دوایی لەبەرەوەی من زانستی شەرعیش بە حکمی ئەوەی خوێند بووم، مامۆستای عەرەبیش بووم لە هەندێک فترە، عەرەبی و دین لە قوتابخانەی ئەحمەد موختار لە هەڵەبجە. طبعاً تەلەبەکانمان لەسەر بلۆگ دانیشتن، دیوارەکەمان بۆ یاخی ڕەش کرابوو، لەسەر دیوارەکان نووسرا. جهودی ئەو کاتەی ئەو مامۆسایانە و ئەو قوتابیانە و خەڵکی شار گەڕاین بە هەموو مەکتەبەکانی سلێمانیا، لە هەر مەکتەبێت چەند ڕێحلەیەک کۆکرایە و چەند سەبورەیەک، و ئاوا تاتوانیمان یەکەم ئەعدادێ لە هەڵەبجە لە ساڵی 91-92 بنیاد بنینەوە، کە خۆشبەختانە من یەکێک بووم لەو مامۆسانەی بە خۆبەخشی دەرسم وتۆ لەو ئەعدادیە. دوایی لە ساڵی 92 بە فەرمی تعین کراین،
تا ساڵی 2005 مامۆستا بەڵام لە ماوەی ئەو ساڵانە دیسان جارێکیکە فەسڵ کرامەوە ئەو کاتێکەوە کۆمەڵی ئیسلامیمانی ئەعلان کرد من نەمتوانی دەوام بکەم بە حکمی ئەوەی با بڵێن لە ئیدارەی مەکتەبی عسکەری بووم لە ناو کۆمەڵە نەمتوانی دەوام بکەم بۆیە دووبارە فەسڵ کرامەوە تا 2003 لە 2003 ئەو کاتەی ساڕوخ بارانەکە بوو فعلا من لەو بینایە بووم کە ساڕوخەکە بەر ساڕوخکە و ئەو برایانەمان شەهید بن خوای گەورە بە شەهید قبوڵیان کە من بەرپرسی ئیدارەی مەکتەبی عسکەری بووم کە چوینە دارەشمانە ماوەیەک لەوێ ماینەوە ئەتوانم بڵێم آخر ئەندام بووم کە گەڕامەوە بۆ هەڵەبجە لەوێ دووبارە محاولەی ئیعادە تاعینمان بۆ کرایەوە بۆیە دووبارە بوومەوە بۆ مامۆستا لە ئاعدادی ئەحمە موختار دوای چوومە ئێواران لە ئێوارانەکە اینجا بابەتێکی تازەم بۆ ئین بوو کە ئەویش فەرایز بوو فەرایز بریتە لە تەقسیمی میراتی مردوو کە بە ڕێاضیاتی چۆنەوتێ طبعا ئەوە یەکێکە لەو عیلمانەی کە ئەتوانین تەحەدای هەموو زانایانی بیرکاری پێ بکەین کە چۆن تەقسیمی میرات ئەکرێ بە تایبەتی بە لغە ڕێاضیاتەکەی مادەیەکی زۆر ممتع بوو بۆ من دوجار لە 2005 کۆمەڵ کاندیدیان کردم بۆ ئەنجومەنی پارێزگا پێشەوەی ئەوە بچینە سەر کاندیدکردنەکە مامۆستا هەر لە سەردەمی منداڵیت یعنی منداڵێکی چۆن بووی عجول بووی حڕ من لە مەکتەبە وا دیارە هەر بەشم وا بووە هەمیشە تووشی مزایقات و ناڕەحەتی و ئانا بم من سەردەمی دیارە ئەو 65 و 6 ئەوانە وا دیارە باسیەکان سەردەمی زایم سدیق بووە من لە سکی دایکم تۆپێکیا کەوتۆتە ماڵمان کە لە زەڵمەوە لە سەیسایق وا دیارە تەقێنراوە تۆپێک کەوتۆتە ماڵمانەوە هەر بە دایکم بە برینداری یعنی ئەتوانم بڵێم هەر لە سکی دایکما بە برینداری بەڵام خۆشبەختانە پێوە نەبووم دایکم بریندار بووە بەڵام دوایی من وەکو با بڵێن خۆشبەختێک هاتوومەتە دنیاوە وا دیارە ئەو پارچە تۆپە یا ئەو حادیسەیە بۆم بووەتە ئەوەی کە فعلا مناڵێکی عجول و مشاکز بم لە مەکتەبە شەڕم نەکرد بەڵام زۆر ئەجوڵام باوکم بەڕەحمەت بێ تەبیعەتێکی هەبوو لەگەڵ مردووی هەمولایەکە هاوینان ئەی ناردین بۆ لادێ بۆ ئەوەی ژیانی لادێ تاقیکەینەوە چونکە ئەیوت ئەم مناڵانە لە مستەقبەلە ئەبێ جۆرێک لە زبریان هەبێ هەر سونەتیش دوایی تێگەیشتم فعلا دوایی کە دراساتی دینیم خوێن سیرەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ اخشوا الشنو فإن النعم لا تدوم ئێوە زبر بن چونکە نیعمەت مەرج نییە هەمیشە بەردەوام بێ بۆیە ئەو زبریەی لادیەم وەرگرت بوو ئەو تەبیعەتە زبریەم کاک ڕامیار ئێستش لەگەڵ مایە بوومەتە ئەندام پەرلەمان و دووسێ خول لە پەرلەمانە بووم و ئێستش تەمەنم هەڵکشاوە بۆ 6 ساڵ بەڵام جۆرێک لەو زبری و عینادی و ئەوەی تەبیعەتی لادێ بە تایبەتی لە لادێ کە مناڵ بووم ئەیان کردینە لای بەرگەل و ئەوانەی کار و بەرخ و ئەوانە بەشێک لە شوانی و ئەوانیان پێکردین بۆ ئەوەی ڕابین لەگەڵ تەعاملکردن لەگەڵ مەڕووماڵاتە چۆن ئەتوانی تەرویضیان بکەیت چۆن ئەتوانی مامەڵەیان لەگەڵا بکەیت بۆیە ئەو تەبیعەتەی کە ئێستا هەمە لەو پەڕی توندیوە ئەتوانم بۆ ئەو پەڕی ممارسەی دیبلۆماسیەت و علاقات بکەم لەگەڵ بەرامبەرەکەمە چونکە ئەوە ما من نبي إلا رعى الغنم هیچ پێغەمبەرێک نییە صلی الله علیه و سلم على نبینا و علیه الصلاة والسلام إلا شوانەتی کردووە خۆشبەختم کە ئەو سونەتانەی پێغەمبەری خوام هەر بە مناڵی جێبەجێ کردووە کەواتە لە مەکتەب یعنی هەم لەگەڵ خوێندنەکەتە لە لادێش بە هاوینان ئەچون بۆ لادێ هاوینان ئەیان ناردن بۆ لادێ جارێک ساڵێک ئەیان ناردین بۆ گردەناوێ یا بۆ چاوک چاوگی زەردۆی پێڵێن لە تەنی چاوگی کۆکۆییوە بە حکمەوەی ئێمە عەشەتەکەمان دوو بەشە باوکم کۆکۆیی و دایکم ئێناخیە و ئاوا تێکەڵەیەکین لەو عەشرەتانە جارێک ئەیان ناردم بۆ بۆین چونکە کوشکەزاکانی باوکم لە بۆین بوون یا پورێکم لە بۆین بۆ ئەیان ناردم بۆ بۆین یا ئەیان ناردم شوێنێک هەیە لە شنوورێ پێڵێن تاریکەڵێن ئیتر ئەیان ناردم بۆ مەسەلەن لۆکردن ئەیان لەگەڵ کوڕێکی پورزاما هەبوو کاک عومەر لەگەڵ ئەوە ئەیان ناردم بە لادێکا بگەڕێم بە شەو ئەچوینە دەرەوە ئەگەڕاینەوە بۆ ئەوەی جۆرێک لە ژیانی لادێ تەرسیق بێ لە ناو ژیانی تایبەتمانە. بەڵێ مامۆستا ئەی گەنجیت یعنی ئەوە تا پۆلی 6 و ئەوانە تەمان وەکو مناڵ لە دوای ئەوە ئیتر
سەردەمی گەنجی دەستی پێ کردووە. سەردەمی گەنجی مەسەلەن ناڕەحەتی خۆشی ناخۆشی چی هەبووە؟ ڕاستە من لە خانەوادەیەکی دەوڵەمەند بووم بە تەبیعەتی حاڵ، چونکە باوکم یەکێک بوو لە دەوڵەمەندەکانی هەڵەبجە، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان باوکم تربیەتێکی هەبوو کە فێرمان کا چۆن ڕادەین لەگەڵ ژیانە. لە بیدایەتەوە مەسەلەن تقریبا لە ئەوایلی لە بیدایەتی خوێندنم لە زانکۆ ئیتر چوم دەسمدا کاری ئیشکردن، مەسەلەن لە منطقەی بوثە لە کاتێکم ئەو کاتە زمانی بەعز بوو، منیش التزامێکی دینیم هەبوو، ڕیشم زۆر بوو. لە جامعایی مووسڵا لە 30,000 تەلەبا پیانەوتم صاحب ئەطول لەحیە، با بڵێن ڕیشم 16 سانتیم ئەگەیشتە ئێرەم، بۆیە نەمەتوانی لە سلێمانیا بە ئازادی بسوڕێمەوە، بۆیە ناچار پەنامان بردەوەی لە منطقەی ڕەبیعە جارێکیان چوون بۆ ئیش لەگەڵ برادرە تەلەبەکان. ئیشی ئەو سیمڕاکێشانی تەلی عەمود و تەشکیلەی عەمود ئەم زەخت عالیانە کە بە حکمی ئەوەی من لە ڕیاضیات بووم زۆر ممارز بووم. هەر یەکەم فترە کردمیان بە لیدەر تیمێکیان دامێ و ئیتر دەستم کرد بوو بەو ئیشە. گەنجێکی مشاکیز بووم، بۆیە هەر بە مناڵی باوکم ئەو تەبیعەتەشیە بوو. لەگەڵ ناردنمان بۆ لادێ فێری چەک و کردنەوەی چەک و تەقاندنی چەک و هەڵگرتنی دەمانچە و ئەو شتانەی ئەکردین بۆ ئەوەی بتوانین لانی کەم لە منطقەیەکین کە ئەگەر ڕوبەڕووی قەزیەیەک بووینەوە ئەوە بتوانین ممارسەی چەک بکەین یا بەکاری بێنین. بە تایبەتی ئەمە کەسوکارم هەمویان ڕاوچین و لە مەجای شکارکردنا دەستێکی باڵایان هەبوو، بۆیە ئێمەش ئەو ممارسە ژیانەی پێبەخشی بووین باوکم. بە درێژایی ژیانی باوکم ڕەنگە بیرم بێت چەک لە ماڵمان نەبراوە، بۆیە جارێک دیبلۆماسێک لێی پرسییم، وتی هیوایەتت چییە؟ وتم هیوایەتم کتێبە لەگەڵ چەک. دوشتی زۆر لێ دووتی ئەو دوشتە جەمعی نەقیزەینە، ما معناکەی ئەو؟ وتم نا، من قەناعەتم وایە ئەو دوشتە جەمعی نەقیزەینی، ئەو دوشتە مکەملی یەکەن، تەکمیلەی یەکەکەن. پێم وت بە فارسی، دیبلۆماسێکی ئێرانی بوو، وتم هر بار که کتاب صحبت میکند باید تفنگ‌ها ساکت باشند. هر کاتێک کە کتێبەکان قسەیان کرد ئیتر بێت تفەنگەکان بێدەنگ بن، و بە پێچەوانەشەوە هەر کاتێک ناچار بووی ئەبێت تفەنگەکان بێنەگۆ کتێبەکان بە تەبیعەتی حاڵ. ئەوەی ممارسە ئەکرێ ئێستا لە دنیای ئەمڕۆدا وڵاتێکی زەبەلاحی وەکو ئەمریکا جگە لە هێزە اقتصادیەکەی هێزە سەربازیەکەیەتی کرد هەیمەنەی پێداوە، کۆمەڵی ئیسلامی و پێشتر بزوتنەوەی ئیسلامی عیزەتی ئەو چەکە بوو بە شێوەیەک لە شێوەکان پێی خۆی داچەقاند بوو کە کەس نەیەتوانی تەشقەڵەی پێ بکە. بۆیە ممارسەی چەک بەشێکە لە ژیانی سیاسی، ینی پێویستە بۆ ینی قۆناغ لە هەندێک لە قۆناغەکانە چەک پێداویستیەکی ژیانی هێزی سیاسیە لە کاتێکە ئەگەر ژیانی ئاسایی فراهەم نەکرێ بۆ ئەو هێزە سیاسیە. للای الفەضل والمنە ئێستا لە کوردستانە جۆرێک لە ئازادی سیاسی هەیە، بۆیە ئێمە لە قۆناغێک لە قۆناغەکانە هێزێکی چەکدار بووین، بە تایبەتی لە ڕوبڕۆنەی ڕژێمی بەعسا کە ئەو کاتە بە فەزلی خوای گەورەوە بزوتنەوەی ئیسلامی کە دروست بوو لە بەرامبەر حزبی بەعسا دروست بوو و کۆمەڵێک شەهیدی داوە لەو پێناوە. بۆیە ئەو تەریخەیە کە کۆمەڵی ئیسلامی هەڵگریەتی و توانای ئەوەی هەیە لە هەموو بارودۆخە سەختەکانە ممارسەی سیاسەتی خۆی بکاو. لە ساڵی 2005ەوە یەکەم ممارسە لە 92 تەوان یەکەم ممارسەی انتخاباتی کرد، بەڵام کۆمەڵی ئیسلامی کە کاتێک بەبێ چەک ممارسە انتخاباتی کرد لە ساڵی 2005 بوو. ئەوە بوو مامۆستا لە زیندان بوو لەگەڵ برایانی سەرکردایەتی و هەندێک لە مەکتەب سیاسیەکان کۆمەڵتوانی یەکەم قۆناغی هەڵبژاردن دەست پێ بکە کە بریتی بوو بە سوپرایزی ئەو خولە. مامۆستا هاتنە ناوکاری سیاسیت کەی هاتیتە ناو کاری سیاسی و پەیوەندیکردنت بە بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی دادگەریەوەوانە ساڵی چەند بووە؟ چۆن بوو هاتیتە ناو بوارەکەەوە؟ ینی حەز و خولیای خۆت بوو یان با بڵێن چۆن بوو؟ ئەگەر باسی تەمان من پێشتر ئیسلامی نەبووم یا ئیلتیزامی دینیم نەبوو. فەزلی خوای گەورە کە چوومە زانکۆ
کەوتمە ناو کۆمەڵێک کادری ئیسلامی، کەوتمە ناو ژوورێک و تاوان تەوزیع مەرکەزی بوو، بووە هۆی ئەوەی کەوا ئەو برایانە هەستن بە پەروەردەکردنم لە ڕووی ئیسلامەتیوە. وەکوڵێ ئەذکر بالخەیر، برای بەڕێزمان جەنابی مامۆستا شێخ لوقمان سەرگەتی کە ئەو زۆر مهتەم بوو بە جانیبی پەروەردەی من، هەل لە قۆناغی یەکەمەوە تەمەنە قۆناغی چوار بوو لە ماوەی ئەو ساڵە توانی کۆمەڵێ چەمکی زۆر زۆر باش ڕوون کاتۆ بۆم تاوەکو قەناعەتی کاملم بۆ دروست بێ کە ئیسلام تاکە سەرچاوی ژیانە. دوایی پەیوەندی ڕێخستنم لە ڕێگەی ماوسە مەلا عوسمانی سەرسوراوە دروست بوو کە ئێستا لە مزگەوتی حەزەتی ئیبراهیم بوو لەم فترانەی ئەخیرە. لەوێەوە ئیتر ئینتیمای هێزی سیاسی و ئیسلامیم بۆ دروست بوو بەبێ دابڕان لله الفضل والمنە، واتە تقریبا لە 85-86 پەیوەندی سیاسیم بۆ دروست بوو تا ئێستا یەک لەحظە دانەبراوم لە کاری سیاسی و لە کاری داوی و ئەو فترە زەمەنیەش خوای گەورە ئینشاءالله بە جیهاد بۆمان بنووسێ. ئەو فترە زەمەنی کەوا کۆمەڵی دادگەری هێزێکی سیاسی چەکدار بووە، من بڕیاردەری با بڵێن بەرپرسی ئیدارەی مەکتەبی عسکەری بووم و ئەشتوانم بەرپرسمە وەستا لە کاتێک یەکبوون دروست بوو، لە یەکبوون من بووم بە مەسئولی ئیعلامی مەکتەبی عسکەری ساڵی 98. دوایی کە کۆمەڵ ئیعلان کرا بووم بە بەرپرسی ئیدارەی مەکتەبی عسکەری. تەمەن لە فترەی پێش ئەوەشە بە حکمەوەی خولیای چەکم هەبوو، زۆر حەزم لە بەکارهێنانی چەک و کردنەوەی چەک و حتا مەسەن یەکێک لەو خولانەی کە بینی بووم کردنەوەی دۆشکەی چواردەونی و کە معقەتترین دۆشکەیە بە چاو بەسراوی بە 18 سانیە دۆشکەی چواردەونیوم کردوەوە بە 14 سانیە بە 18 سانیە ینی ڕاهێنانی لەسەری کرد، ڕاهێنانم لەسەر کردو چکە تۆ خۆت ئامادەکەی هەندێک جار کە تەوان دۆشکەی چواردەونی و یەکێکە لەو دۆشکانەی عەتەڵی زۆر تێکەوە، ینی فیشێکی زۆر تێگیرێ. تۆش ئەگەر لە شەوە حاڵەتێکی وە ناتوانین نە لایت هەڵکەینە شتێکەوە ڕووناکەرەوە بێ، بۆیە بێ بە تاریکی لە پەنای تاریکیا بێ ئاعتیماد بکەیتە سەر لەمسی پەنجەکانە بۆ ئەوەی بە ڕووناکی دەورەکە ببینی اینجا پەنایانە بردەبەر ئەوەی چاومان ببەستن تا تەشبیه بێ لەوەی کە ئەمە شەوە ئەم دۆشکەیەکەیتەوە یا ئەم سیلاحەکەیتەوە، بۆیە لەمسمان بەکارهێنا. لەو حاڵەتە لەمڕۆ لە هەمویان باشتر بوویان لە تۆش باشتر هەبوو ئەو برایەتر خێراتر وا ئەزانم من ئەو لەو دەورەیە یەکەم بووم لە ڕووی کردنەوەی ئەو چەکە. تەبەن یەکێک لە دەورەکانی ترەوەیە ئەدەواتی زیاتر لە 10 چەک تێکەڵەکرا بۆ ئەوەی پارچەکانی بناسیتۆ، هی کەڵشکۆف و هی پرتۆ و هی سەمینۆف و ئەوانەیان هەموو تێکەڵە کرد، هی بیکەیسی و ئەوانە ئەبوایە بە سەریعترین کات ئەوانە کۆکەیتۆ جایان کەیتۆ. ئەوەش یەکێک بوو لە دەورەکان لەوەی شار متەمەیز بووم. زۆر باشە. مامۆستا وەکو بڕوانامە چەند بڕوانامەت هەیە ئێستا وەکو سیڤیەکی خۆشت، ینی بڕوانامەکانە لە واری چین کەی بەدەستێنەوە؟ تەمانە قسانەی پێشوم کاتێک یەکێکم بینێ بە قات و بۆین باخۆ وازانە بە حات چەکم بەکارنێنەوە، بەڵام لە مەجاالە ئاکادیمیەکەی شار لله الفضل والمنە من هەر لە سەرەتایی مناڵیمەوە خانەوادەکەم خستومیان تە حوجرە، ینی جوزی عەمەم لە ناو حوجرا تەواو کردووە. ئەو کات مامۆستا مەلا مەنسوور هەبوو، مامۆستا مەلا مەنسووری بامۆکی مەشهورە، ئەهات لە خانەقای شێخ ئەحمەی نەقشبەندی کە دراوسێمان بوو، لەو خانەقایە و لە خانەقاکە مامۆستا بوو، لەوێ دەرسی پێوتم مانگانە بە ڕوبع دینارێک جوزی عەمەم لای ئەو تەواو کرد. دوایی ئیتر خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئاعدادیم تەواو کرد، زانکۆی مووسڵم تەواو کرد کە بەکالۆرەسم هەبوو لە بیرکاری و ئامار. ساڵی 91 تەخەڕوجم کرد. لە 91 کە عەرزم کردی لە ژیان نامەکە، لە 92 تعین بووم، دیسان چوومەوە بەر خوێندنی زانستە شەرعیەکان. اینجا ئەمجارە ئیجازەی مەلایەتیم وەرگرت لە 2005. لە دوای 2005 کۆمەڵ ئەو کاتە جەنابی مامۆستا لە زیندان بوو، وەزعی کۆمەڵ زۆر لە هەموو چواردەورێکۆ مەسەن بە شێوەیەک لە شێوەکان محارەبە ئەکرا. پێویست بەوە بوو کە ئێمە ئەو تەوقە بشکێنین. ئەو تەوقەش چۆنشکێ لە حیزبێکەوە کەوا هەمووان
جۆرێک لە ملاحەزیان هەبوو لەسەری کەس نەی ئێران نزیکەوێتەوە لێمان یعنی کە پێشنیار قۆناغێکی سەخت بوو قۆناغێکی زۆر سەخت بوو پێشنیار کرا کە ئێمە بەشداری بکەین لە انتخاباتە هیچ هێزێکی سیاسی ئامادە نەبوو نەک هاوپەیمانەتیمان لەگەڵا بکە هەر کاندیدەکانیشمان وەرگێ لە ڕیزی لیستەکەی خۆیان بۆیە هێزێکی سیاسی مەرجی لەسەر دانابووین کابێ خۆم نەفەرەکان دیاری بکەم بۆ ئەوەی کێتان کاندی دەکرێت دوجار کۆمەڵ بڕیارێکی جەریانەیدا خۆی بە لیستێکی سربەخۆ کاندید کرد لە پەرلەمانی بەغدا 2 کورسی بەدەستێنا لە پەرلەمانی هەرێم 6 کورسی بەدەستێنا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی 3 کورسی بەدەستێنا کە من یەکێک بووم لەو ئەندامانەی کە لە ئەنجومەنی پارێزگا بووم بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا طبعاً لەو فترەیە کە چوومە ئەنجومەنی پارێزگا لە لیژنەی ئابووری بووم سەیرەکەم من سەقافەی ئابووریم هەیە بەس ئەکادیمیەن شارەزانیم لە ئابووریا بۆیە لە ساڵی 2010 دیسان چوومەوە بەرخوێندنی ئەکادیمی بەکالۆرۆسێکی ترم وەرگرواتە ئەتوانم بڵێم 3 بەکالۆرۆسم هەیە یەکیان لە ڕاضیات و ئیحسا یەکیان لە زانستە شەرعیەکان یەکیان لە کارگێڕی و ئابووری کە بەشی دارایی بانکم تاوا کردووە کە عەشراوایلی زانکۆکەی خۆم بووم لە کاتێکە زۆربەی کات مەشغوڵی کاری ئەنجومەن بووم بەڵام نەمهێشت لە ماوەی ئەو 4 ساڵە غیابم هەبێت لە زانکۆکەم بۆیە بەلامەوە گرنگ بوو بۆیە ئەو زانست و زانیارەی کە ئێستا هەمە لەسەر مەجای بووجە خۆم بە قەرزاری زانکۆی گەشە پێدانی مرۆیی ئەزانم لە سلێمانی کە وەکو یەکێک لە کادرەکانی زانکۆی گەشە پێدان توانستێکی زۆر باشم لە مەجای ئابووریا بەدەستێنە سەرەتا کە چوویتە ئەنجومەنی پارێزگا قورزنەوە مامۆستایانی بەتایبەت لە بوارەکەی خۆتە ئەوکو خۆ دەڵێ خوێندت شارەزاییت پێیا کرد اینجا ئانی ممارسەکردن یەکەم جار کە ئێمە چوینە ئەنجومەنی پارێزگا یەکەم ممارسەی سیاسیمان بوو لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی نەزرەیان بۆمان نەزرەیەکی سیر بوو ینی وا تەسەوریان نەکرد کە ئێمە هێزێکی چەکدار بووین ئیتر نازانین مامەڵە لەگەڵ خەڵکا بکەین مەسەن دیبلۆماسیەتمان نییە لە مەجای ئەکادیمیە بەڵام دوای فترەیەکی زەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم بە سەرۆکی لیژنەی ئابووری بە حکمەوەی زۆر هەوڵمەدا ینی فترەیەکی زەمەنی من بەس سەقافەمان هەبوو دوایی لە ڕێگەی چەند مامۆسایەکی زانکۆ بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف خوای گەورە غەریقی ڕەحمەتی کە جەنابی مامۆسا کامەران کە ئێستا عەمیدی کولێ لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین کە ئەم خولە پەرلەمانتار بوو لە ئێستا شاکاندیدە ئەوانە ڕاوێژکار بوون هەرچیەک ئەو 3 بەڕێزە لە مقابلات وتویان دەوام لێکردبوون یا بە سیدی گوێم لێگرتووە یا چی مقابلاتی جەریدەیان هەیە خوێندومەتەوە بۆیە شەو ڕۆژم خستوە سەر یەک بۆ ئەوەی لە ئەنجومەنی پارێزگا کادرێکی ئابووری سەرکەوتوم وفعلەن دوای فترەیەکی زەمەنی بووم بە سەرۆکی لیژنەی ئابووری وەیتر لەو کاتەوە ئەحمەی حاجڕەشی ناسرا بەوەی کەوا کەسێکە لە مەجای ئابووری قسەکە بۆ کاندیدبوونت بۆ پەرلەمانی عێراق ئەمە چۆن بوو ینی بڕیاری خۆت بوو یان داوان لێکردی لە حیزب تەمان بڕیاری ئەنجومەنی پارێزگاش هەر بڕیاری خۆم نەبوو بانگیان کردم برای بەڕێزم کاک تۆفیقی مامەکەریم لەگەڵ کاک حاجی فاروق بانگیان کردم کەوتیان ئەبێ کاندید تەکەین بۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستیەکەی منیش لە 2003ەوە ئیتر کە لە مەکتەب عەسکەری وازم هێنا بوومەوە بە مامۆستا دەسم کردبوو بە تیجارەت و بازرگانی دوکانم دانابوو لە هەڵەبجە وەکالەتی مەوادی کارەباییم هەبوو بانگیان کردم بۆ ئەو بابەتە وتیان ئەبێ کاندیدی بۆ ئەنجومەنی پارێزگا منیش بەو پرسیارە وەڵامدانەوە وتم ئەمە تەشریفە یا تەکلیفە یعنی ئێتانەوەی پاداشتم بنەوە یاخود تەکلیفم لێ یەکەن بچمە ناو ئەو پۆستەوە کەوە دۆخێکی قورس بوو جەنابی مامۆستا لە زیندان بوو برایان مەکتەب سیاسی لە زیندان بوو ئێمەش حزبێک بووین لە هەموو لایەک و فشارمان لەسەر بوو پیان وتم نا ئەمە تەکلیفە و لێ دەکەین منیش بە ناچاری قوبوڵم کرد هەرچەندە ئەو دوو برایە پێم وتن ئەبێ شایەتیم بۆ بن لە دنیا و لە قیامەتە حەزم لەم پۆستە نییە بۆیە لله الفەضل والمنە لە پۆستەکە سەرکەوتنم بەدەستێنە هەر ئەوەش بوو جەنابی مامۆستا ساڵی 2014 کە تەبەن ئەو کاتە ئەندامی سەرکردایەتی بووم باسی کاندیدکردن کرا بۆ ئەنجومەنی نوێنەران مامۆستای بەڕێز فەرمووی بابراتان بۆتان کورت کاتەوە بە حکمی ئەو تەجروبەی 9 ساڵەی کە مامۆستا ئەحمەد هەیەتی لە ئەنجومەنی پارێزگا و لەو مەجالە ئابووریا و ئەو دەرکەوتنەی ئەعلامیە و تا ئێسش ئەوە 9 ساڵە تاقیمان کردوتەوە کەسێکە کە با بڵێن هەم لە بوارەکەی خۆیان سەرکەوتووە هەم لایەنە حیزبیەکەی ینی من کاک ڕامیار
کە خێزانیشم دروست کرد یەکێک لە مەرجەکانم لەگەڵ خێزانمە ئەوەی پێم ودوتم من کاتێک هاوسەرگیری دروستەکەم ئەمەوێ ئەوەت پێ بڵێ من کوڕی حیزبم یعنی حیزب ڕەنگە بمنێرێتە شاخ ڕەنگە لە شارە ڕەنگە لەم شارە نەبێت لە شارێکی تر بێ بۆیە هەر لە 95 نردمیان بۆ بادینان بۆ ڕێخستنەکانی بادنان دوایی گەڕام و دوای فترەیەکی زەمەنی گەڕانمیانەوە بۆ هەڵەبجە دوای دیسان لە 98 نردمیانەوە بۆ دهۆک مەسئولی علاقاتی دهۆک بووم جا لەوەشە لەم دوایە برادرانی پارتی ئایانزانی کە لە دهۆک بووم ئەیان و دەگەرەمانزانی کاتی خۆی لە دهۆک بووی نەمانهێش بگەیتە ئەم مەرحەلەیە بۆی ئەوەندە عەزیەتمان نەدەی لە سەرەتا و ڕێگاکە کورت بکەینەوە لە ڕێگاکە ئەوەی ئەنجومەنی پارێزگا بوو کە تاقی کرامەوە بە تێک ڕایدەنگ ئەو کاتە سەرکردایەتی کۆبوونەوە بوو وا هەست ناکەم کە خۆم دەنگم دابێ بەڵام 26 دەنگ بە تێک ڕایدەنگ کاندید کرام بۆ پەرلەمانی عێراق خولی دووەمیژانەوە خولی سێم بوو خولی چوارەمیش هەر حیزب کاندیدی کردومەتەوە خولی پێنجەمیش کە 2021 بوو کە ئەو ئامەرەی گەورەیان لێکردین هەر حیزب کاندیدی کردمەوە بەڵام لەم خولیاندا ئەمەوێ ڕاشکاو بم لەگەڵ بیرنەرانم کە بە حکمی ئەوەی من ئێستا سەرکردایەتی کۆمەڵم و ئەزانم تەجروبەیەک و ئەزمونێک و تاقیکردنەوە یەکەم تێپەڕاندووە و ئەندامانی کۆمەڵ لە هەموو چین و توێژەکان ئەتوانن بە خەڵک بڵێن ئێمە کێ کاندیدمانە چونکە تاقی کراومەتەوە پێویست بە تاقیکردنەوە ناکە کەسێکم کە ئەوەم کە هەم ئەو مێژوەی کە لە ماوەی 9 ساڵی ئەنجومەنی پارێزگا و 7 ساڵی پەرلەمانتاریەوە و 3 خول سەرکردایەتیە تاقی کراومەتەوە هەم بۆ غەیری کۆمەڵ هەم بۆ ئەندامانی کۆمەڵ جێگەی فەخرە بۆ من کە جەنابی مامۆستا لە دیدارەکانیان ناوم بێنێ و باسم بکە و بڵێ پسپۆڕێکی ئابووریە کاوە لە فترەیەک لە فترە زەمەنیەکانە کە جەنابی مامۆستا لە بەغدا بۆ ئەو کاتەوە ئەندام پەرلەمان بوو من ڕاوێژکاری ئابووری بووم لەگەڵ جەنابی مامۆستا بۆ پرسە ئابووریەکان بۆیە ئەتوانم بڵێم ئەم خولە لەسەر داوای خۆم بوو چونکە ئەمەوێ ئەو تەمەنەی کەماومە لە خزمەتی خەڵکا بوو لە خزمەتی کۆمەڵی دادگەریا بوو ئینشاءڵڵا کادرەکان و هەواداران و ئەندامانی کۆمەڵ سەربەرزەکەم بەوەی ڕۆڵێکە گێڕم کە بمە جێگەی فەخر بۆ ئەندامانی کۆمەڵ و بۆ غەیری ئەندامانی کۆمەڵیش خولی پێشووکە دەرنەچووی ناوێنی شکستۆ بە تەکید ئینسان لە ژیانی سیاسیە شکست دێنێ و سەرکەوتنیش بەدەست دێنێ ئێمە شکستمان هێنا لەبەر ئەوەی گەمەی ئینتیخابیە با بڵێن بە سادەی چوینە ناو قەزیەکە بۆیە احتیاتی ئەوەمان نەکردبوو کۆمەڵێک هێزی سیاسی هاتنە سەرخەت کە مەسئلەکە بازنەی بوو یەکەم جار مەسئلەی بازنەیی ئەوە اختیاری بازنەیەکمان بکردایە کە لەو بازنە بەهێزترین دەنگمان هەیە یا زۆرترین دەنگمان هەیە بەداخەوە ڕەنگە لە هەڵەبجە ئەو کاتە بە حکمی ئەوەی کە من کاندید بووم ئەمتوانی بڵم کاندیدێکی بەهێزم وەک ئێستا ڕاپرسیەکان باز لە بەهێزی کاندیدەکانەکە لله الفەضل والمنە کە کادرەکەی کۆمەڵ یەکێکە لە بەهێزترین کاندیدەکانی بازنەی سلێمانی و هەڵەبجە و پشدەر و گەرمیان ئەو کاتە یەکێک بووم لە کاندیدە بەهێزەکان بەڵام هەندێک وەسیلە بەکارهێنرا لەوە تەزویر لە ئامێرە ئەلکترۆنیەکان ناکرا هەندێک لە دەنگەکان لەبەرەوەی هێزێکی سیاسی پێویستی بە هەموو دەنگەکان نەبوو دەنگەکانی دابە یا بە شێوەیەک لە شێوەکان بەکارهێنا بۆ دژایەتی من ئەوە جگە لەو هێزە سیاسی کە تازە بووە دژمنێکی تەقلیدی من خۆی کردوتە دژمن ئەگینا من ئامادە نیم لە هیچ لەگەڵ هێزی سیاسیە دژمنایەتی بکەم ئللا لەسەر بەرژەوەندی خەڵک نەبێ باشە مامۆستا بینە سەرباسیەوەی کە ئەو سکاڵایە لەسەر تۆمار کرا یعنی چۆن بۆ ئەو سکاڵایە لەسەر تۆمار کردی یعنی خستە خەڵک لەوانەیە بیری نەمابێ تۆ چیت کرد کە کاگڵامیار من ڕاستەوە یەکەم جارە سکاڵام لەسەر تۆمارەکرێ بەڵام ئێستا قەدەغی بچی لە هەولێر مامۆستا ئێستا نەک قەدەغەیە لە 32 مەتار و منفەزی حدودی بۆم نییە لە هیچ شوێنێکیانەوە بچمە دەرۆ سواری بتوانم بە تیارە گەشت بکەم تەنها لە سنووری سلێمانیە ئەتوانم هاتوچۆ بکەم ئەویش ڕەنگە هەر ئەم فترەی کاندیدیم بێ ئەگینا دوور نییە لە هەولێر و پۆلیسم بۆ نەنێرن لە سلێمانی
قۆڵ بەستم کەن و بمبەن بۆ نوکتەیەکیان دروست کرد لە سەرمەوەسا بەڵێ پێمەڵێن ئێستا تۆ بەقەدەر سەلاحێتە بە قەو سەلاحەتی مەلیکە و شایەنە هەیە لەگەڵ ڕێزم بۆ خاوەنی ئەو سایانە لە سنووری تەنها لە سنووری پارێزگای سلێمانی ئاتوانم هاتوو چۆ بکەم تەوان بەداخەوە ئەوە ینی لەسەر کۆمەڵێک بابەت کە هیچیان هی ئەوە نین بگاتە مەرحەلەی ئەوەی کە منی پێتاوان بار بکرێم یا تۆمەتبار بکرێم کەوە وتومە فەرمانبەرانی هەرێم بوونەتە قوربانی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لە خەڵگە پرسم فعلان خەڵک 6 مەعاشی وەرنەگرتێ بووەتە قوربانی وتومە قراراتی محکەمەی اتحادی پابند نابن بەڵێ تا ئێستا تەوتینیان جێبەجێ نەکردووە میزانی مراجعیان جێبەجێ نەکردووە داهاتی ناوخۆیان یەک مانگە تەسلیم کردووە نەوتیان یەک مانگە تەسلیم کردووە بابەتەکەی تریان وتبووم ملزەم نابن بە قراراتی دەستور و یاسا کارپێکراوەکانیانە لە دەستورە لە مەسەلەی نەو تا تازە لە 2009 نەو دەرێن لە 2025 ڕادستی سۆمۆ یەکەن کە ئێستا بە قازانج بە خەڵکی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە ئەو سکاڵایە لەسەر ئەم سێ بابەتە بووە من کاک زانیار ئەو کاتەشی کە لە بەغا بووین لە خولی چوارە زۆر فشاریان لەسەرمان هەبوو ینی برادران ئاگادارن کە ئێمە گروپێک بووین گروپی 15 کە چەند کەسێکمان لەناو گروپی 15 دەرکەوت بووین بۆیە محاولەی گروپی هیوای ناوبوو بۆیە فترێک با بڵێن محاولەی تەڕقەکە لەم کاتەوە دەستی پێکرد مامۆستا بەڵێ من کە لە خولی ئەتوانین بڵێن ڕقوانیە یعنی لەسەر حەق نەبووە وەڵا کاک ڕامیارجان لە 2003ەوە ڕەنگە یەکێک بووم لەو ئەندامانەی کە لە بەغدا بە ئەو دوو هێزەم وت ئیتر بەسە گەندەڵی ئیتر بەسە چاوبەسی ئیتر بەسە چەسانەوەی خەڵکی هەرێمی کوردستان لە 2015 لە کاتێکا لە 2014 کە بودجەی هەرێمی کوردستان بڕا هەموو خەڵکیان وا تێگەیان بوو کە ئەمە خەتای بەغدایە و بەغای شۆڤێنیە و بەغا قوتەبڕێ ڕەنگە سەرەتاکەی ئەوە بوو بێ کەوتم نەخێر برینی بوجە چەند خەتای علاقە ئەوەندەش خەتای هەرێمە دوای زیاتر بۆمان ڕوون بووە و بۆ من و بۆ خەڵکیش ڕوون بووە کە خەتاباری سەرەکی لە برینی بوجە هەرێمی کوردستانە ئەوە سەرەتای دەستپێکردنی دوشمنایەتی پارتی بوو لەگەڵ من دوایی کێشەیەکی تر دروست بوو وەزیرێکی کورد ئیستیجواب کرا کاک هۆشیار زێباری تەبەن 12 پرسیاریان لێ کرد بوو برادرانی پارتی وەفدێکی مەکتەب سیاسیان نارد بۆ لامان کە ئێوە دەنگ بدەن بە ئەوە بۆ ئەوەی ئیستیجواب نەکرێ یا بۆ ئەوەی لە کاتی ئیستیجوابەکە ئەو دەنگانەی کاڵێن ئیقالە بکرێ و لابرێ لە وەزیری ئێوە لەوانە نەبنوتمان ئێمە خەڵکێکی مسلمانین و ئیلتیزامان بە دینەوە هەیە بۆ دنیای کەس ئاخرەتی خۆمان نافرۆشین قیامەتی خۆمان نافرۆشین بە کەس بۆیە لە بەنیان پرسی تۆ دەنگەدەی بە ئیقالەی وەشیار زێباری وتم ئەگەر خەڵک بە یەک دەست بەرزکاتەوە بۆ لادانی کاک وەشیار زێباری عەرە بەڵەن یەجب ئەن ئەکونە مهذەبەن یا بەڕێز بەکاربێنم یا کاک ئەگینا وتم ئەگەر خەڵک دەست بەکاربێن یەک دەست بەرزکاتەوە بۆ لادانی من بە هەردوو دەست بەرزەکەمەوە ڕق بوو مامۆستایان نامەسەلەکە لە پرسیارەکانە نەیتوانی جوابی پرسیارەکان باتەوە یەکێک لەو بابەتانەی کە لەسەری بوو مانگانە 3 ملیۆن دیناری بەکارهێناو بۆ پاکردنەوەی مەسبەحەکەی کە خارج بوو نزیکەی 450 حیمایی لابوو کامو پەرلەمانتار و وەزیرێک 16 حیمایان لابوو مەسەن خانووی پارتی لەوێ بوو نۆژەنی کردبوو پێم وابوو خانووی کاک مەسعود بوو نۆژەن کرابوو لەسەر مالی عام هەموو ئەمانەی نەتوانی جواب باتەوە مەسەن تارێکی بەتایبەت گرتبوو بۆ دوبەی بە $1 دەفتەر هەموو ئەمانەی نەتوانی جواب باتەوە 2000 بۆم دەرکەوت کە بەڵێ ئەم وەزیرە شانی ئەوە نییە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات ڕەنسە لە هێزێکی سیاسی و ڕەنگە پەیوەندیەکانی کۆمەڵ لەگەڵ و هێزە تێک بچێ بەڵام ئەوە قەزیەیەکی مەبدەئە کە کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی منیان وا فێر کردووە کە ئەوەی ڕاست بێ لەگەڵی چاو ناپۆشم لە هیچ گەندەڵێک ئەوە بەشی دووەمی کێشەکانم بوو لەگەڵ پارتیە بەشی سێمی کێشەکانم ئەوە بوو کە پارتی لە خولی چوارەمە بەڕێز ماوەسا بەشیری کاندید کرد بەبێ گەڕانەوە بۆی هێزێکی سیاسی ئێمە قبولمان نەکردوتمان نەخێر یا ئەبێ بە تەوافق ئەو کەسە کاندید بکرێ یا منافەسەتانەکەین تەوان منافەسەکە زۆر تون بوو 24 ساعت پرۆسەی سیاسی پەکی کەوت لەسەرەوەی من کاندید بووم ئێمە خۆمان تەنها دوو کەس بووین برای بەڕێزم و شێخی گەورەم جەنابی ماوەسا سەلیم بەیەکۆ بووین تەنیا ئەو ڕێکلامی بۆ کردم ڕسمێکی منی بەناو پەرلەمانتارەکانە ئەگەڕا و دابەشێ کرد لە یەکەم ممارەسە 45 دەنگمان هێنا لە شیعە و سوننە و کورد هەموو هێزە سیاسیەکان
جگە لە پارتی هێزە سیاسی کوردیەکان بەشێکی زۆریان دەنگیان داینێ بە سوپاسەوە دوایی مەرحەلەی دووەمی انتخاباتەکە بەسا بۆ ڕۆژێ تەخیریان کرد دوای چوونە لای هێزە شیعیەکان کە ئێستا ئەڵێن ئەوانە حەژن و شەو چوو بوونە لای هەموو ئەوانەی مەسەیەکێک لەوانە ئەبوو ئیسراب و نووری مالکی شەو چوو بوونە لای دانە بە داناندان پەرلەمانەکانیان ئاگادار کردبوو کە بەیانی دەنگە دەی بە کاندیدەکەی پارتی بۆیە لە مەرحەلەی دووەمیشە هەر 53 سەوتم هێنا بۆیە لە بیرمە یەحیا کوبەیسی وتی من لە ئەو کاتە لای قیادەی پارتی بووم کە خەریک بووە ببێتە هۆی ئەوەی ئەو ئیتفاقی کە ئەوان لەگەڵ هێزەکانی ئیتارا کردبوویانەوان 182 کەس بوون خەریک بۆ ئیتفاقە هەڵوەشێنەوە بۆیە ئیتر من کەوتمە بەر زائیدەکەی پارتی ئەمە بوو بە تاریخێک من و پارتی نەگەینە هیچ نەتیجەیەک لە هیچ پرۆسەیەکی سیاسی لەناو گروپی 15 بۆ تەنها ئەحمەد حاج نا تەنها ئەحمەد نەبوو مەسن محاولەی اغتیالی کاک غالب کرا 12 شەقۆدرا لەسەری طبعا ئەو مەرحەلەی کەوا فعلا ئەو قسەیەمان بیست برای بەڕێزم وشار عەبدوڵڵا پەیامێکی بۆ هاتبوو کە اختیالتانەکەن تۆ و ئەحمەد و غالب و ئەوان چەند ناوێکیان هێنابوو طبعا بۆ ماوەی 2 مانگ ئێمە لەناو خەزرا بە سایرەیەگە ڕۆیشتین تا ئەگەیشتینە ناو مەتار چونکە ئەمانزانی لەوێ دێنە ڕێمان تا ئەگەیشتینە مەتار بە 3 سایرە ئەگەیشتینە ناو مەتار لێرەژ احتیاتێکی زۆرمانە کرد دوجار کاک غالب بریندار کراوە محاولەی اختیالی کرا 12 شەقۆ بەرسەری کەوت مەرحەلەیەکی تر مەرحەلەی دەرمان خواردنکردن بوو کە دیسان مخابراتی عراقی پێویستین کە محاولەیەگەی بۆ دەرمان خواردکردنتان یعنی هەموو ئەم مزایقاتانە لە بەغدا کراوە دوجار پەنایان برد بۆ طبعا پەنایان برد بۆ ئوسلوبی ڕەخیس لەگەڵەوەی کاتێک کاندید بووم لە بەرامبەر مامۆستا بەشیر یەکێک لە با بڵێن ئەوانەی کە نزیک بوون لە قیادەی پارتی تەلەفۆنی بۆ کردم کە بەچی سازش ئەەکەی با بۆت بکەین بەس ڕقم بنووسە بۆ پارە بەس داوای پۆست بکە وتم هیچم ناوێ تەنها ئەمەوێ ممارەسەی حەقێکی شەرعی و قانونی خۆم بکەم وەک نوێنەری هێزێکی سیاسی کە ئێمە قبوڵی ناکەین لە هیچ کەس مزایدەمان بەسەرۆ بکە و بەبێ پرسی ئێمە بڕاتە ناو پرۆسەیەکی سیاسی بۆیە دوجار پرۆسەکە بەو شێوەیە کەوتۆ برای بەڕێزم کاک ئومێد کە ئێستا پەرلەمانتارینەوەی نوێیە و لە کەرکووک ئەو کات ئەو مەقالەکەی نووسی لەسەر ئەوەی بەو مقدمە دەسی پێکرد بوو بەس من ئەزانم چەندێک پارەیان خستە بەردەم ئەحمەدی حاجی ڕەشی و سازشی نەکرد بۆ ئەوەی این بکە جێوە بیرهێنانەوەی جەنابی مامۆستا تەلەفۆنی بۆ کردم طبعا زەختەکە زیاد لە حەد بوو تاکە پشتیوانم جەنابی شێخی گەورەم مامۆستا سەلیم بوو لەگەڵ لێرەوە برایانی قیادە بە تایبەت لە هەمویان زیاتر پشتگیری کردم جەنابی مامۆستا عەلی باپیر بوو تەلەفۆنی بۆ کردم وتی وەزعەکە چۆنە کە وەزعەکەم تێگەیان کە قەزێکە ئاوایە وتی فشارەکان چۆن وتم فشارەکان زۆر زۆرن وتی تەحمولیەکەن وتم جەنابی مامۆستا من وا پەردووەر دەکراوم کە ئەگەر پارچە پارچەم بکەن هەر پەلێکم بخەنە سەر ڕێگەی گۆکولادی و عشایری خۆمانێڵێ سازش بکەم لەسەر ئەو مەسەلەیە سازش ناکەم تایگەیەنمە مەنزڵ وفعلا دەنگدانەوەیەکی ئەوەندە گەورەی هەبوو ئەوە بوو بە ناسینی کۆمەڵ و کادیرەکانی کۆمەڵ لە ناو پەرلەمانی بەغدا هەر ئەوە بوو دوایی فراوانترین علاقم لە بەغدا دروست کردو لەگەڵ سەرجەم هێزە سیاسیەکان و لەگەڵ سەرجەم سەفارات و قونسولیات و ئەوانە بۆیە لە فترەی من کە لە بەغدا بووم ئەتوانم بڵێم باشترین فترە بوو بۆ علاقاتی کۆمەڵی ئیسلامی و دوای کۆمەڵی دادگەری باشە بۆ لە زۆربەی پەیجەکانە یعنی تۆ دانێن پێتەڵێن جاش و خۆفرۆش طبعا فرۆشی مامۆستا جاش ئەوەیە کە میلەتەکەی بچەوسێنێتەوە جاش ئەوەیە کە پەرلەمانی داخست بێ جاش ئەوەیە کەوا سوپای وڵاتانی هێنابێتە هەرێم جاش ئەوەیە داهاتی وڵاتەکەی تەفروت و ناکرد بێ ئەمانە تعریفی جاشن پەرلەمان دیارەکێ داخستووە پەرلەمان دیارەکێ بە دەبابەی بەعس تۆ بارانی کردووە حکوومەت پەکخراوە دیارەکێ حکوومەتی پەکخستووە سەرمایی ئەم وڵاتە داهاتی ژێرخان و سەرخان و هەموو ئەوەی کە کراوە دیارە چێزێکی سیاسی بەتاڵان بردوێتی جاش ئەوەیە کەوا تەراتێنی سەربازی وڵاتانی ئەقلیمی لە ناو وڵاتەکە ڕێگە پێداوە جاش ئەوەیە کەوا هەر ڕۆژێ و خۆی بە وڵاتێک و
جهتێکە فرۆشێ بۆیە سربەرزانە ئەڵێم ئەحمەی حاجی ڕەشی ئەو پەرلەمانتارە بوو کە سازشی نەکرد بۆ هیچ هێزێکی سیاسی هەرچەندە خۆی بە قەوی بزانێ لە بەرامبەر ئیرادەی کۆمەڵی دادگەری لە بەرامبەر ئیرادەی ئەحمەی حاجی ڕەشی لاوازە زعیفە پێگەی نییە. باشە بۆچی خەڵک دەنگ بنەوە بە کۆمەڵی دادگەری بۆچی خەڵک دەم بنەوە بە ئەحمەی حاجی ڕەشی؟ کاک ڕامیار ئەو هەموو کاندید و لیستەیە ینی قەزەیەک هەیە پێوترێ کاڵا لەبارە مادیەکەیانە لەبارە معنەویەکەیە. تۆ ئەگەر ئێستا ئەحمەد کاندید نەبووایە ئەگەر ڕای بۆ کەسێک دەنگی بیتێ کە تاقی کرابێتەوە یایەکێکی تازە کە خیبرەی نییە. من تاقی کراومەتەوە لەو ئەزمونانەی ئەنجومەنی پارێزگا لە ئەزمموی پەرلەمانی عراق لە ڕووی ئەوەی کەسێکم کە قابل بە سەودا و مامەڵە نیم. کادری کۆمەڵی دادگەریم کۆمەڵی دادگەریش کردومی بە ئەحمەی حاجی ڕەشی. ئەگینا من وەکو هەر یەک لە ئەندامانی کۆمەڵ ئۆفەرێکم دراوەتێ زمینەیەکم بۆ ساز کراوە توانیم ئەو زمینە سازیە ئیسtismarکەم بۆ کۆمەڵ. بۆیە تاقیکردنەوەی من سەنگی مەحەکە بۆ ئەوەی دەنگم پێ بدرێ. خۆشبەختانە کاک ڕامیار خۆشبەختانە ئێستا لە شوێنەکان تەلەفۆنم بۆ کرێ کاوە هەم بۆ برایانی کۆمەڵ کاوە خانەوادەکان خۆیان تەلەفۆنەکەن بۆ ئەندامانی کۆمەڵ و خۆیان ڕاستە خۆ تەلەفۆن بۆ خۆمەکەن کە ئەڵێن تاقی کراویتەوە پێویست ناکە ئێمە تەرەددود بکەین لە تاقیکردنەوەت. بۆیە دەنگمان بۆ تۆیە و پشتیوانین لێت و ئینشاءالله تعالی کۆمەڵی دادگەری زۆرترین کاندیدی ئەچێتە پەرلەمانی ئەم جارە. بەڵێ پەیامت بۆ دەنگدەران ئێستا دەنگدەران لە بەرامبەر تۆیان چیان پێ ئەڵێ بۆی کە تۆ هەڵبژێرنەوە؟ دوو پەیامم هەیە. پەیامێکیان تایبەتە بۆ ئەندامان و کادرانی کۆمەڵی دادگەری. برایانم ئەندامانی کۆمەڵی دادگەری دۆستانی کۆمەڵی دادگەری جەماوەری کۆمەڵی دادگەری ئەحمەی حاجی ڕەشی 9 ساڵ لە ئەنجومەنی پارێزگا 7 ساڵ لە پەرلەمانی بەغدا سازشی لەسەر هیچ شتێک نەکرد هەموو ئیلتیزاماتە مالیەکانیشی جێبەجێ کرد. ئەحمەدی حاجی ڕەشی بە گیانی خۆی مجازەفەی کرد بۆ ئەوەی کۆمەڵ بمێنێت بۆ ئەوەی کۆمەڵ ئەو کۆمەڵە بێ کە لە سەرەتاوە دروستمان کرد بۆ ئەوەی کۆمەڵ هەڵگری ئەو پەیامە ڕاستەقینە بێ کە پەیامی ڕاستەقینەی ئیسلامە. بۆیە ئەندامان لایەن گران تەرەددود مەکە و دوودڵ مەبە بە هەموو کەسێک بەبێ شەرم چونکە کاندیدەکە کاندیدێکی وایە کە شەرم ناکەی لەوەی داوای دەنگ بکەی لە خەڵک خۆی ئامادەیە پەیوەندیت پێوە بکا بۆی دەنگی بداتێ. پەیامی دووەمم بۆ جەماوەری خەڵکی کوردستانە. پەیامم بۆ تەواوی دانیشتوانە مامۆستایان فەرمانبەران کاسبکاران جوتیاران پێشمەرگەکان هێزە ئەمنیەکان ئەوە ئەحمەی حاجی ڕەشی بوو لە 2016ەوە هەوڵی بێوچانەدا بۆ ئەوەی موچەکانی ئەوە ڕاستە و خۆ لە بەغاوە بگات بۆ ئەوەی پێشمەرگەکان ئەزانی موچەی تۆ ئەگەر لەسەر بەغدا بێ زیاتر لە ملیۆنێک دینارە. هێزە ئەمنیەکان ڕاستە تۆ ئاسایشی منت پاراسووە بەڵام منیش هەموو هەوڵەکانم بۆ ئەوە بۆ ژیانی تۆ و ماڵ و مناڵت بپارێزم. پێشمەرگە قارەمانەکان ڕاستە تۆ بە چەکەکەت منت پاراسووە و ژیانی کۆمەلگەت پارازووە لە هەموو دوژمنەکان بەڵام منی ژیان و کەرامەتی تۆم پاراسووە. بۆیە داوا لە خەڵک و جەماوەری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەکە کوڕێکی ئەو شارەم و دەڤەری ڕاپەڕین کە پێشمەرگایەتیم لەوێ کردووە و گەرمیانێ ئازیزەکان کە هاوڕێ و هاوسۆز و هاوسەنگەرم بوون و هاوبەشم بوون لە مەعاناتەکانە ئەوە ئەحمەی حاجی ڕەشیە کاندیدە. بۆیە متمانەکردن بە ئەحمەی حاجی ڕەشی زمانی دەنگەکەتەکە کە نافەوتێ ئاسوودەیەکی گەشت بۆ هەرێمی کوردستان تۆمارەکەین. باشە مامۆستایان دەست خۆش بێ بابەتی جدیات و ئەوانە زۆر هەبوو لە بەرنامەکەیە. جا یەک لە کۆتاییە ینی تۆ لەگەڵ میدیاکانە بینت زۆر خۆشە. جا من ئەوەی کە متابەم کرد بێ لە پێش لە دوانەکانە ئاتە نوکتەیەکە گێڕیتەوە بۆ پاملێرەکان بۆ کامێرەمانەکان چ شتێک ڕووداوێکی خۆش ئەوە ئەگەر بیژێڕیتەوە ژیان کاک ڕامیار ژیان هەمووی بە جدیات ناڕوە. ئەوە دەبێکە هەل لە مناڵیوە لە ناو خانەوادەی خۆما لە ناو ڕەفیقما لەگەڵ هەمویانە شتێکی خۆشی هەر ئاگاندنە بۆ بجەرمۆ ڕۆژێک پەیام بە تەبیعەتی حاڵ بوجەیەکی کەمی هەیە کە ئەو بەرهەمە گەورەی لێکەوتووە. تەلەفۆنیان کردم لە ئەنجومەن بووم وتیان مامۆسا کامێرەمانێک گەنێرین تەسریحمان بۆ بە
ئەوتم ئەی کامێرەمانەنێرن پامنێر وتیان وڵا پامنێر لە ئێستادا دەرچووە چونکە خۆتە زانی بودجێ ئەمە محدودە و چەند پامنێرێکی محدودمانەیە بەس کامێرەیەکمان نردووە تەصیحەکەی بەوتم ئەی چۆن وتی یەکێک لەو برایانەی ئەنجومەن مۆزەفێک پۆلیسێک لەوێ تەنها مایکەکە بگرێ خۆوەنە قورس نییە ئێوتم زۆر کامێرەمانەکە ڕیکۆردەکە خەڵکی مختەسەوێ بەڵام پامنێر هەر مایکەکە ئیگرێ و هیچ شکارێکیانێ منیش وتم باشە بەسەر چاو کامێرەمانیان نردوو بە مایکەکەی پەیامەوە منیش برایەکەم بان کردوتم ئەم مایکە بگرە و ئابەم شێوەیە بیگرە و خۆی موەساندوین تەبان مایکەکەی گرت و نابووی بەلوتم و ئاوا توزانە فەقیرە منیش وتم بە ساقمەوە هی لود نییە هی دەمە نزیکم کردو بۆ دەم و تەسیحەکەم بۆدە کەواتە مایگرتن هونەری مایگرتن هونەریەوێ نابێ بنرێ بەلوتەوە بێ بنرێ بەدەم چی تری خۆشێ بەسەر هاتبێ جارێک هاوڕێ ڕەحمانی حیزبی شوعی بەرنامەم هەبوو لەگەڵەیە هاوڕێ ڕەحمان خەری گشتی سنتەری میترۆ ئەوەی لە ئێستادا پێشتر بەرپرسی سنتەری میترۆ بوو لە ناو بەرنامەکە بۆی نووسیم ناچارم بچمە دەرەوە لە ستۆدیۆ ئەو بێژەرە بێ پرسیار لە من بکاو منیش بەرنامەکە نەبووایە بۆ سایە بەرنامەی ڕاوسەوخۆ بوو بۆی نووسیم ناچارم کە بچمە دەرەوە لە ستۆدیۆ چەند دقەیەکم پێچێ وا دیارە وەزێکی تەنگەتاوی بۆ دروست بوو منیش بە ئیشارە بە نووسین بۆم نووسی چکە رادیۆ بوو بە سەوت بوو بە نووسین بۆم نووسی بڕۆ بەس زوو وەرۆ تەمان تا ئەو هاتۆ من هەر قسەکانم دووبارە کردو و على ئاساس ئەمە پرسیارێکە درێژەی هەیە ئیتر ئەوەنە هێنابووم ئەوەنە بردم وەکو مەلاکەم لێ کردبوو ئەڵێن مامۆسایەک امتحانی تەلەبەکانیە کرد بۆەوەی بزانێ بە کەڵکی ئەوە دێن ئیمامەت بکەن ئەیناردە پێشەوە لە نوێژی مەغریبیان نوێژی عیشا سورەی قل یا ئەیها الکافرونەی پێخوێن طبعا سورەی قل یا ئەیها الکافرونە بە حکمی ئەوەی سێ جار لا ئەعبود ما تعبدون ولا ئەعبود ما ئەوانەی تایە هەچ کەس شەرم بکان لێی تێکەچێت طبعا زۆر لە فقێکان لە باتی ئەوەی سێ جار یا چوار جارە زیاتر لە 11 جار دووبارەیە کردو و ئەکەوتن بۆیە منیش ئەوە شتەکانم دووبارە کردبوویەوە تا هاوڕێ ڕەحمان گەڕایەوە بۆ ناو ستۆدیۆ و بەرنامەکەمان تەواو کرد ئەوە دوو حادیسەی ئەعلامی بوو کە بەسەرم هاتووە جگە لەوەی من مەشهورم بەوەی ژیانی هەزلم هەیە بۆ ئەوەی جۆرێک لە ماندووبوونی بخۆم و برادەرەکانمی پێ دەرکەم حتا لە ئەوجی ئینزارە نوکتەم گێڕاوەتەوە بۆ برادەرەکانم کە ئەو کاتەی لە دارشمانە بووین یا ئەو کاتەی کە لە خورماڵ بووین وڵێ دەستەکان و خۆشە مامۆستاگیا تەمان پرسیار زۆرما بوو بەڵام کاتەکە کەمە و سپاسمانەوە لە بەدەستا بوو سپاس دەکەین هیلاکمان کردی بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵمان نابوون لە یەکەم بەرنامە لەگەڵ کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کە یەکەم کاندیدمان بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بوو بە ژمارە 2 بەشداری کردووە لە ئەم جارەی خولی پەرلەمانی عێراق وەکو خۆی باسی کرد یعنی ئەمە سیڤی مامۆستا ئەحمەد بوو ژیاننامەی مامۆستا ئەحمەد بوو ئەوەی تر دەکەوێتەوە سەر جوودی ئێوە طبعا کاندیدەکانی تریش ئێمە بانگەکەین و پرسیاری ژیاننامە و کاری سیاسی و کۆمەڵی پرسیاری تریان لێ یەکەین تاوەکو ئێرە کە لەگەڵمانە بوون سپاسانەکەین بەخواتان ئەسپێرین